من جەمال محەیدین ڕەشید ناسراوم بە دکتۆر جەمال و بەرپرسی دەستگای ئەیلولی گوڵانی سلێمانی ئێستا. سەرەتای کاری حیزبایەتی من ئەگەڕێتەوە بۆ ساڵی 7 کاتێک کە شۆڕشی ئەیلولی مەزن توانی کە چۆک بە ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق داباتەوە لە هەمان کات تا ڕژێمی ئەخیری سەدام ئەوە بوو لە 11 ئازاری هەفتایە ڕژێم دانی بە کۆمەڵێک لە مافەکانی گەلی کوردانە و بەمە تەبیعی میلەتەکەمان کەوتە قۆناغێکی ترەوە لە خەبات و ئەم ماوەی مفاوەزاتەوە یاخود بڵێم ئەمە ئۆتۆنۆمیی کە درا دەبی بووە هۆیەوە کە لە هەموو بڕوەکانی ژیانەوە میلەتەکەمان بەرەو پێ بچێت لە ڕووی سیاسی و لە ڕووی عسکەریەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ڕۆشنبیریەوە تەبیعی دەورێکی فعالیان بینی و زیاتر گەنجان و یاخود بڵێم لاوان لە دەوری شۆڕش کۆبوونەوە و منیش یەکێک بووم لەو لاوانەی کە ئەو کاتە لە مەرحەلەی متەوەسە بووم و چوومە ڕێزەکانی یەکێتی قوتابیانەوە یەکەم جار لە یەکێتی قوتابیانە دەوری خۆم بینی بۆ ئامانج و تاقیکردنی ئەهدافەکانی قوتابیان. کە لە ساڵی 72 پەیوەندیم کرد بە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەتوانم بڵێم کادرێکی چالاک بووم و زوو ئەو مەسئولیاتانەی کە هەبوو بڕیم بۆ نمونە بووم بە مەسئولی شانەی سەرەکی لە ئەوەڵە و لە کاتێک کە دەورێکی باشم بینی لەو مەسئولیەتە و کە کاتێک مەسئولیەتەکەی من تەبیعی نەختێک ماوەکەی کورد بوو شەڕی ئەوەی عێراق لە باڵێنەکانی خۆی پەشێمان بووە لە ساڵی 74 شەڕدەستی پێکردەوە. ئەو کاتە تەبیعی پێش ئەوەی کە شەڕدەست پێکاتەوە من وەکو قوتابیان مەسئولی نیشتنی قوتابیانی متەوەسەی کاوە بووم و لەو لاش مەسئولی شانەسەرکی حیزب بووم کە کاتێک شەڕدەستی پێکردەوە تەبیعی حیزب ئاگاداری کردم لە سلێمانی نەبی هاتمە دەرەوە چوومە مەنتیقەی شابانڕێەوە لێوە بووم بە کادر لە لیژنەی لە ڕێکخراوی چوارتا لیژنەی ناوچەی شار باژێر و لەوێ تەبیعی کادری ئەو کاتە دیەکانی مەنتیقەی ئەو لیژنە ناوچەیانی سنووری لیژنە ناوچەکە بەش کرابووم بۆ چەند کادرێک منی یەکێکم لەوانە تەبیعی 18 دێ من سەرپەرشتی مەکردن بۆ کۆبوونەوات و تعلیماتی حیزب و یاخود داوە و پێشنیازەکانی ئەوان بۆ حیزب بەم شێوەیە ئیش و کارەکانمان بە زۆر بەڕێکپێکی ڕووی تەبیعی لەبەرەوەی کە شۆڕش لەو کاتە کەوت بۆ مقاومەیەکی زۆر گرنگ گەورە لەگەڵ حکوومەتی بەعسا و حکوومەتی بەعز لە هەموو لایەکەوە هێرشێنایە سەر کوردستان پێشمەرگە زۆر سەرقاڵی شەڕ بوو و میلەتەکە تەبیعی بە حەقیقەت خەڵکی دانیشتوانی بڵین کوردستان هاوکارێکی زۆری پێشمەرگە بوون ئەوانەی کە جوتیار بن ئەوانەی کە بڵێن دانیشتووی گوندەکان بوون بە هەموو شێوەیە هاوکاری پێشمەرگە بوون و ئێمە یەکێک بووی لەوانەیە کە بە دێهاتەکاندا گەڕێن بۆ نمونە ئێمە بە خواردنمان کۆ کردەوە ئەمانگەیانە جەبەکان و سەرپەرشتی دیاتەکانمانە کرد بۆ ئەوەی کەەوە لە خواردن وە لە دار و بڵێن بۆ گەرمکردنەوە یاخود وەکو ئازوخە بیگەینە جەبەکان دەم شێوەیە شۆڕش دەستی پێکرد و ئێمەش کارەکانی خۆمانەوە جادا هەتا بۆ گەیشتە ساڵی 75 و بەهۆی ئەوەی کە توانرا شۆڕش کارێکی وا بکات لە هەموو جەبەکانەوە دوژمن بشکێنیەوە چۆک بە دوژمندا بدات ئەوە بۆ سەدام لە نەتوانینی بەرامبەر بۆ مقاومەکردن بەرامبەر بە پێشمەرگە پەنای بردە بەر شای ئێران و بەرامبەر بە هەواری بۆ میدیان ڕئیسی جەزایر و بۆ ئەو ئیتیفاقیە خیانەتکاریان
کە لە ساڵی 75 دروست کرد و شۆڕشیان وەستان. ئەو کاتە شۆڕش تەبیعی بۆ ماوەی 1 ساڵ وەستە. جەنابی بارزانی گەورە ڕەحمەتی لێبێ فەرموویە گەر پیاوێک نەخۆش بێت و عیلاج هەبێت لە پاش فترەیەک چاکە بێتەوە. ئێستا شۆڕش لە حاڵەتێکی وا هەیە پێویستە ئێمە شۆڕش بوەستێنی بۆ فترەیەکی زەمەنی خۆمان ئامادە بکەین. بالفعل شۆڕش کە وەستا بۆ ماوەی 1 ساڵ وەستا، لە دوای ساڵەکە تەنزیمات دەستی پێکردەوە و جوڵەی عسکەری دەستی پێکردەوە، شۆڕش دەستی پێکردەوە بە ناوی شۆڕشی گوڵانی پێشکەوتنخواست و جەنابی کاک مەسعود سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕابەری ئەو شۆڕشەی کرد. تەبیعی کە بەڵام پێش ئەوەی کە من بۆ شۆڕشی گوڵان کە پەیوەندی کردی من چۆن بووە حەزەکەم یەک شتێکە بڵێم. تەبیعی لە کاتێک کە نەکسەی شۆڕش بوو خەڵە بوو بە دوو بەشەوە، بەشێکیان تەبیعی ڕوویان کردە ئێران تەسلیمی حکومەتی عێراق نەبوونەوە، هەندێکیشی تەسلیمی حکومەتی عێراق بووە. من یەکێک لەوانەی کە ئاساس لەبەرەوەی کادر بوو ویستم بچم بۆ ئێران، بەڵام من ئەو کاتە لە سنفی سێ متەوەسط بووم، مناڵ بووم لە مەوزوعەکە و ماڵی باوکیشم تەبیعی لە لادێ بوون، جوتیار و ئەمانە بووین. باوکم ئەوەندەی پێوتم مەچۆ چون تۆ مناڵی ئێمە ناتوانین بین بە مۆزەوە بمێنەرەوە لە ئەو شۆڕشە. ڕاستە ئێستا بەو شێولاتەوە، بەڵام شۆڕش کز ئەبێ بەڵام نافەوتێ و ڕۆژێک ئەبێت هەر دروست بێتەوە. یەک کورد لە یەک شوێن هەڵسایەوە بۆ شۆڕش، من بەدەستی خۆم ئەو بم بۆ بوونە ئەو شۆڕشە. ئەم قسەی باوکم تەسیری تێکردم و منیش نەچووم بۆ ئێران، ڕوون کردەوە عێراق و تەسلیمی حکومەتی عێراقی بوومەوە. تەبیعی ئێمە لەگەڵ خەڵکێکی کەیە جیاوازوین. ئەوەی عسکەری بوو تەبیعی لە معسکەر سەلام لەوێ لیژنەیەکە بوو، ناویانە نووسین و بەڵگەیەکیان بۆ ئەکردن، ئەوەی متەخەلیف ومانە بۆ بڵێن و عسکەری ئەیان نرد بۆ عسکەری ئەوەیکەین بوو، ئەیان نردەوە بۆ هەندێکە لە دائیرە بۆ هەندێک شوڕتە بووانە ئەنانە بۆ دایرەکان. بەڵام ئێمە یەکێکم لەو قوتابیانێکەوە لەو لیژنەیە ئێمان دانەنا نادیانین بۆ ئەمن. لە ئەمن تەبیعی مقابلەیەکی زۆر گرانیان کردین، ڕسمیان گرتین، 12 ڕسمیان گرتین. 2 ڕۆژ ئێمە لە ئەمن بووین ماینەوە بۆ تاقیقکردن چی بوون چی نەبوون چیتانە کرد. تەبیعی ئەوەی کە هەرچێکمان بوو تا تەبیعی ئەوان بە نەزەری ئیعتیبار وەریان ناگەت، چون ئەیانزانی کە ئێمە حەقیقەتەکان بەوان ناڵێن لە مەوزوعەکە. دا ئێوە وەرەقەیەکیان نانێ بۆ تەربیە و لە تەربیەوە هاتینەوە بۆ مەکتەبە و لەوە دەستمان کردەوە بە خوێندن. تەبیعی کە شۆڕش لە تەبیعی من لە دەوام مەکرد لە مانگی 5/76 تەبیعی شۆڕش دەستی پێکردەوە. یەک لە جەریدەی ئەو کاتەی سەوری عێراقی یەک شتم بینی لێ نووسرا بوو هەل قەدەم النظام السوري لمساعدات للجيش الردة في الحركات الكردية. كانت سوريا تاوانبارە کرد بەوەی کە على ئەساس هاوکاری بەحسابی خۆی متەمەڕی دەکات. طبیعی چۆن حرەکەی کوردی دروست بووە. ئەمە بووە خولیایەک بۆ من کە على ئەساس شۆڕش دەستی پێکردوێتەوە. برادر یەکەم هەبوو ناوی کامیل لە شۆڕشی لوویشا بەیەک و بە هەر حاڵ ئەم طبیعی فترەیەک دوای ئەوە یەکتریمان بینی ئەو باسی تەنزیمی کردەوە کە على ئەساس تەنزیم هەیە پارتی دروست بۆتەوە قیادە موقەتە و بتوانین کە ئیش و کاری تیا بکەین ومانە. بە هەر حاڵ لەگەڵ ئەوە دەستمان کردەوە بە ئیشکردن. من بووم بە تەنزیمی ئەو کاتە وەکو ئێستا نەبوو. طبیعی وەکو بڵێن وەکو تەزبیحی بوو، من تۆ مەناسی تۆ هیچ کە دەناسی هیچ کە ناسی. بە هەر حاڵ ئەگەر هاتە من بژیرامەیە بەس تۆ مەناسی تۆ هیچ کە دەناسی. بە هەر حاڵ ئەوە نەبوو من 6 حوتێک بناسم و
لە حاڵەتێکا بەیژی لێم ترابسەر ئەم شێوە تەشکیلەی تەنزیمە طبیعی تەسیرێکی زۆری هەبوو بەمە توانیمان کە عەلی ئاساس پەرە بە تەنزیمەکانمان بدەین و خەڵک کۆ بکەینەوە و دەنگی شۆڕش بگەینین بە جەماوەر و ئەو میلەت بە حکمی ئەوەی کە نەکسە هاتوو بەسەر حرەکەی کوردیە ناومێدیەکی توش بوو بەڵام ئێمە توانیمان ئەو ناومێدیە نەکردن بەڵکو چەنەها هێڵی کە هەبوو لەو لەسەر ساحەی کوردستان ئەمەل و ئەتوانم بڵێم وزەیەکی توانایەکی بەخۆتری ئەیا بە میلەتەکە کە حرەکەیەکەیە کە بتوانێت پشتیوانی گەلەکەی بکات بۆ سەرکەوتنی ئامانجەکانی. من چوومە مەحەدی سەحا لە هەولێر وەگیرام لە بەشی عیلاجی طبیعی هەم لە ڕێخستەکانە بەردەوام بووم بەڵام دیکاڵایە دوورکەوتومەوە لە کاتی خوێندنا بۆەوێ من زیاتر بڵێن سەرقاڵی خوێندەکە بووم بۆ کاتە لەبەرەوەی لە هەولێر بووم بەڵام لە کاتی هاوێنەکە ئەگەڕامەوە هەر وەکو عینە چالێکێمان لەگەڵانە بەردەوام بووم هەتا ساڵی 79 کە تەخەڕۆجم کرد من یەکسەر پەیوەندیم کرد بە سەرەوە کە من ئێمە دەرەوە بالفعل ڕۆشتمە دەرەوە کە ڕۆشتم تقریبا من بە وەزعێکی بڵێن زۆر ناهەموارە ڕۆشتم من لەگەڵ قاچاقچیا ڕۆشتم منتیقەکەی ئێرە منتیقەیە زیاتر بڵێن وەکو مەفارێزی یەکێتی تیا بوو وە لە دیوی ئێران مەفارێزی کۆمەڵە و سازمانی خەبات و دیموکرات و ئەمانێتیا بوو من بەناو ئەم هەمووانەیە کە ئەستام لێرەوە ڕۆشتم چووم قاچاقچی بردمیە خڕی نێوزەن سەرکردایەتی یەکێتی لێ بوو بەهەرحاڵ یەک شتی بۆ بگەرمەوە من نامەیەکم پێ بوو لێرەوە ئەچووم بۆ ئەوێ بۆ لای مولازم مەنسوور هەبوو ئەندامی مەکتەبی سیاسی پاسۆک بوو کە عەلی ئاساس ئەوان ڕەوانە بکەن پاسۆک لەگەڵ یەکێتیا و کاتە بڵێن بەینیان هەبوو کە چووم برادێکی لێ بوو برادێکی خۆمی قوتابی بوو تەماشاکەم لە ئیستیعلاماتی یەکێتیە وتی ئەوە تۆ چیت و بۆ شوێ چیتوتم پاسۆکم وتمەوە پاسۆ مخڕەکان لەکوێ وتی پێویست ناکە پێ بڵێن ئەوە ملازم عومەرەوە تا لای مام جەلالە بچۆ لەوێ لەگەڵ ئەوا بڕۆ منیش کە چوومە بەرژوورەکەی مام جەلال هەرسێکی لێ بوو وتم ملازم مەنسوور لەوێ وتی وڵا تا لە ژوورە و کاک نەوشیروانە و کاک ملازم عومەر و کاک نازان چێ ئەوانەی باسکە وتی بچۆ ژوورە وتم من ناچمە ژوورەوە بەڵام من ئالێوێ دانیشم ئەگەر هاتو هاتە دەرەوە پێم بڵێ جا ئەگەر بهاتایە من ملازم مەنسووریشم ناناسی ئەگەر بهاتە مام جەلالیشی بیوتایە هەمزانی ملازم مەنسوورە بەهەرحاڵ کاتیم زانیە یەکاتە دەرەوە دەستیان ڕای کشاوتیانەوە هات بۆ لام کە هات بۆ لام وتم جەناب ملازم مەنسووری وتی بەڵێ من تۆ چیت ومە نامەکەم مایە کە نامەکەم مایەوتی بۆ وتی بەخوا منیشی پێوە سووتێن ئێستا لێرە بەهەرحاڵ لەگەڵ خۆیان بردمی بۆ مەقەڕی پاسۆک دوو شەو لە مەقەڕی پاسۆک بووم لەوێ لەگەڵ برادەرانی خۆیان ڕەوانیان کردم من چووم بۆ ڕاژان کە مەکتەبی سیاسی پارتی لە ڕاژان بوو و لەقی چوار بەشێکی لە ئۆردوگای گۆپیانەوە ئۆردوگای زێوە و من چوومە زێوە لەوێ لەگەڵ لەقی چوارە گەیشتم بە پێشمەرگە بەڵام لەوێ ئەو کاتەوە بۆ ئەوایە 3 مانگ بمایتایەوە لەژێر تاقیقا بۆ ئەوەی کە عەلی ئاساس بزان ئایا بە دڵسافی هاتووی لەگەڵ ئەوەشا کە من تەنزیم بووم هاتم وەرحاڵ 3 مانگ لەوێ بووم ئەنجا کردیانم بە لایەنگر یعنی لە 3 مانگ بوو ئەنجا بووم بە لایەنگر ئەو کاتە لایەنگر و پاڵێورا و ئەندامە بوو دوایەوە 6 مانگ لەوێ مامەوە ئەنجا کردیانم بە پاڵێورا و دوای ئەوە بووم بە ئەندامی حزب
كبوم بندابي حزب طبيعي من زيادة الجال اللي بيشوا لبشي صحي إيش مكلا بلوي معاون طبيبهم زيادة خدمتي بيش مرجعتي بلا وكو الصحة كلا قال أنا أبوم لما فارز كان لا قال أنا أبوم برينا على بو طبيعي لا فريانا قلت معنا دواء واللي بيجي جزاني نيوه هناني بو منطقي خۆرنۆزان کەوتۆتە پشتی ئەحماوە هاتینە ئەو منطقەیە مەقەڕەکانمان هاتە ئەو منطقەیە طبیعی لەوێ ئەم نازناوی دکتۆرە لەوە هات کە من عیلاجم بکرد پیانەتم دکتۆر ئێستا هەرچی ئەو پێشمەرگانەیەکە هەیە من بە دکتۆر جەمال لە ناسن ناژدان باوکم ناوی چونکە هەر بە دکتۆر جەمال منیان بینیەوە بە دکتۆر جەمال ناوی سیانی خۆم لە هەر کەسێک بڵێم نایناسم بەهەرحاڵ لەوێ ئیتر چالاکی پێشمەرگە دەستی پێکرد ومن یەکەم مەسئولیت کە وەرم گرت لە ساڵی هەشتاویە کە وەرم گرت بووم بە ئامەرکرد ئەو کاتە دەورێکی فعالی هەبوو فترەیەکی زۆر چالاکیمانەکە چالاکیەکانی ئێمە تەبیعی لە منطقەی شارە زۆر بوو و لەبەری ئەو بەری بناری شارە زۆر بوو لە پشتی هەڵەبجە بوو و دوشمنیش ئەگەر پاتە هێرشی بکرد تەبیعیەوە لە بەرەی مقاومە بووین هەتاکو ساڵی هەتا 1970 لە 1970 من بووم بە ئەندامی ناوچە و مەسئولی ڕێکخراوی شەی جەزای عەلی کاتب بووم لە لیژنەی ناوچەی سلێمانی کە ئەو کاتە قادر مەسئولی ناوچە بوو و مەلا شێخ محەممەد و شێخ جافەری شیعالیان ئەندامی کارگەر بوون بەکری خانم و سیروان باپیر کە ئێستا تا لە مەکتەبی سیاسی و ئێمە ئەمانە ئەندامی ناوچە بووین و دوای ئەوەی تقریبەن لە 1984 بووم بە کارگەڕی لیژنەی ناوچە و نادیانم بۆ ناوچەی دووکان ئەو کاتە خاڵافان مەسئولی ناوچە بوو من لێ بووم بە کارگەر تقریبەن فترەیەکی دەوری ئاوە ساڵێک و شتێک لە دوای ئەوە لەگەڵ جەماعەتی لەگەڵ کاقادر و ئەوانە نەقلیان کردین بۆ خاڵتایی چوار کە ئەکەوێتە پشتی لای قەڵاتزی ئەو منطقەیە بەڵێ لەوێ لە قاتعی چوار بووم هەتاکو ساڵی 86 لە 86 ئێمە تەبیعی قوتەکەی کە لەگەڵ کاقادرا بۆ گێڕانەوە بۆ سەر لقی سێ کاقادریان بە تەنها نەقڵ کرد بۆ لقی یەک من تەبیعی وتم من یەم لەگەڵ تا بۆ لقی یەک بریشان قبول کرد کە علاسا لەگەڵ قارقارا بچم بۆ بادینان هەم دوای ئەوە جەنابی سەرۆک ئێمەشی ئیلغا کردەوە نادێننەوە بۆ سەر لقی سێ ئێمە کاقادر بوو بە کاگێڕی تەبیعی پێشتری شەر کاگێڕی لەبوو ئەو کاتە کردیان بە کاگێڕی لقی سێ مەسئولی بەشی عسکەری لقی سێ ئێمە تەبیعی کە هاتینەوە منطقەی شارباژێر ئەمە کە ساڵی 1970 اتفاقیەک هەبوو لەگەڵ برادرانی یەکێتی بەهەرحاڵ اتفاقیەکی سەرتاسەری کرا بە حکمەوەی کە جەنابی کاگدریسی ڕەحمەتی تەبیعی لەگەڵ مام جەلال لە تاران دانیشت و کۆتاییان بۆ مشاکلانێنە بۆی کێشانەهێنا ئێمە لە 1970 هاتینە خوارەوە بۆ ناو قوڵایی وڵات ئەو کاتە ئێمە لقی سێ بووین هاتینە قەرەداغ لە ئەشتاحوتە هاتین دوای ئەو ڕێکەوتنە قواتی پێشمەرگە هەمووی دابەزی بۆ خوارەوەی گەرمیان ڕۆی بۆ گەرمیان لای کەرکووک و کۆڕۆی ئێمە چوینە قەرار و مەقەڕی لەق چووە جافەران لەوێ مەقەڕ لەق لێ بوو ئێمە لە لیژنەی ناوچەی بازیان بووینەوە کاتە منیان جۆزایەوە کردیان بە کاگێڕی لیژنەی ناوچەی بازیان ئەمە کاک شێخ محەممەد ئەو مەسئولی لیژنەی ناوچەکە بوو من کاگێڕمانە ئەندامی ناوچە بوون لەوێ و فترەیەک لە منتیقەکە بووین دوای ئەوە بڕیاریان نا بۆ ئازادکردنی شارۆچکەی قەرەداغ و ئەوە بوو لە محەڤە لەسەر 18 چواری 1970 طبیعی
هەموو ئەحزابەکان لەبێ کەوتنەوەی کەوا بتوانن شاری قەرەداغ ئاگادارکەن ئازادکەن کا قادر بە منی ودوتی حکوومەتی عێراق بە تەمایە کە على ئاساس بێت شارۆچکەکە ڕابژۆزێ پێش ئەوەی ڕابژۆزێ ئێمە بێ بیگرین ئەوە بوو تەبیعی قواتیان هێنا قەراقیان کرد بە دوو بەشەوە بەشی لای خۆرهەڵاتیەوە کە پێڵێن گردی خەلیفە برایی سەوی ترشی ئەمانە یان بە یەکێتی و بە سۆشیالیست بەشی لای ڕۆژ ئاوایان نا بە لقی چوار و لقی سێ کە فەرید جوڕۆی بە ڕەحمەت بێ لەگەڵ شێخ جەعفەری شێع عەلی بەرپرسی ئەوە بوون محوەری سێیەمیشان ئێمە بووین کە قادر سەرپەرشتیەکرد ناو مرکزەکە بوو کە نادیەکە و منەظەمەی ئەوێ بوو لە منەظەمە جێشی شەعبی ئەوە ئەمن و ئیستیخباراتەکانی تیا بوو و نادیەکەشم بوو جاش بوو و لە سەعاتی سفراکە 12 شەو بوو لێمانە و گرتمان بەڵام منەظەمەکە نەگیرا هەتاکو 5:45 دقە لەو کاتەیە گرتمان تەبیعی حەڤە برینارمانە و من بەندەژێکی بوو لەو برینارانەی کە لە منەظەمەکە برینار بووم لەو کاتەیە و تقریبا 6 شەهیدیشمانە لە قووەتی ئێمە شەهیدێکمانە بوو لە قووەتەکانی کەش پێنج شەهیدی کە هەبوو بەهەرحاڵ و حەڤە برینارەکە جێکی لەوانە تا لە سوڕەباتی و یەکێ لەوانە سوڕەباتی و بەهەرحاڵ کۆمەڵی بەرادەم ئێستا ناتوانم ناوی هەر هەمویان بێنم و لەوەوە کە کاتێک برینار بووین کە گەڕاینەوە ئێمەیان نرد بۆ تەبیعی یەکێکمان نابوو لەگەڵا بوو ناوی جەمال بوو فیشک لە قاچیا بۆ زۆر وەزعی خراپ بوو من و جەمالیان گوێزایەوە نادیانم بۆ سەرگەڵوو لە سەرگەڵوو یەکێتی خەستەخانەیەکی بوو دکتۆرێکی لێ بۆ زۆر شارەزا ناوی دکتۆر هەڵۆ بوو قاچی لێرا بڕیەوە کە قاچی بڕیەوە ئیتر لێو ئێمە ڕوانەی ئەو دیو کرد بۆ ئەوەی کە بتوانین عیلاج هەم بۆ من هەم بۆ ئەو عیلاجکەم بەمەیان من کەوتمەوە دیوی ئەو دیو وەکو عەرزم کردن دوای وەستاندنی شەڕی ئێران و عێراق دەبێتی چارەکی پێشمەرگە کەم بووە و زیاتر کەوتینەوە دیوی ئێران و ئەو کاتە عێراق دیعای ئەوەیە کە على ئاساس هیچ مشکلەیەک لە عێراق نەماوە هیچ حرەکەیەک لە عێراق نەماوە کوچەکدار وەمانە هەمووی کۆتایی پێهاتوون و قیادەی پارتی بەتایبەتی جەنابی سەرۆک بۆ بەرپێشدانەوەی قسەکان و دیعایەکانی حکومەتی بەعس تەبیعی منتیقەیەک و پیانەوە خوا کوڕک و لەوێ کەوتینە مقاومە بەرامبەر بە جێشی عێراقی قووەتێکی زۆری نابوو لە جاش و لە مەغاویر لە قوواتی خاڵسا و لە لیوە فەوجەکانی کە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو چیوە بگرێ بەڵام یەک مانگ قوواتی پارتی لەوێ بوو بە سەرپەرشتی جەنابی سەرۆک و نەمانهێشت یەک بەس بێتە پێشەوە ئەو توانرا کە بەرەنگاری جێشی عێراقی بکرێت و ماوەی یەک مانگ مقاومە بکرێت و دوای ئەوە جەنابی سەرۆک کە کۆی کردینەوە وتی تاقیقەکەمان پێکە و جێشی و عێراقمان بە درۆ خستەوە کە پیشانی هەموو عالەمانە کە پێشمەرگە هەر هەیە و بەردەوامی لە مقاومەت بۆ تاقیقکردنی ئامانجەکانی گەلەکەمان لە چوارچەوەی ئەو کاتە باسی دیموکراتی و عێراق و حکومەتی ذاتی ڕاستەقینە بۆ کوردستان دوای ئەوە کە گەڕاینەوە هاتینەوە مقاڕەکانی خۆمان فترێکی پێچوو تەبیعی عێراق ئەو بوو پەلاماری کوێتیە و وەزعی عێراق وردەوە دەبەرە و خراپی ئەچوو قیادی کوردیش تەبیعی کەوتە ئەوەی کە بەرنامەیەک دابندێ بۆ ئەوەی بتوانرێت دەوری خۆی ببینێت و بتوانێت کارێ بکات کە ناوچەکانی کوردستان ئازاد بکات و بۆ ئەمە تەبیعی بەدن بە سەرپەرشتی جەنابی سەرۆک و پرۆسەکەش فکری و بۆ چوونی جەنابی سەرۆک بوو و ئەو دانانەی کەی کۆ کردەوە و ئەو بەرنامەیەک دانرا بۆ ئەوەی کە بتوانرێت لە کاتی پێویستە و لە سەعاتی سفرە ئەو بڵێن ئەو حرەکەی دەست پێ بکات ئەو بوو ئینتیفاضا کە دەستی پێکرد
بەتایبەتی پارتی دەورێکی فعالیە بوو هەم لە قەڵازیەوە هەتا کۆگاتەوە گمۆ لای خانەقین و کرا بە چەندەن میحوەرێک ئەم میحوەرانە بە پێشمەرگە و بە ئەتاری تەواوەوە ئەتوانم بڵێم لە زۆر شوێنە پارتی یەکەم مەفرەزە بوو کە گەشتۆتە سەر دام و دەستگاکانی ڕژێمی بەعەز توانێتی کە بتوانێت تاقیقی ئاماژەکەی خۆ بکات لە ضمنی ئەمەشە تەنزیمی پارتی دەورێکی فعالی هەبوو لە ناو شارەکانە و کەوتنە ئەوەی کە بتوانن تأثیر بکەنە سەر جاشەکان بۆەوە کە جاشەکان بەرەنگاری پێشمەرگە نەبنەوە بتوانن کە ڕابردوویەکی باش بڵێن شتێکی باش بۆ خۆیان بکەن کەس بێنێ بتوانن بەر ئەوە بکەون کە ئافوال بیانگرێتەوە بالفعل جەنابی سەرۆک لەگەڵ ئەحزابەکانی کە ئەو بەرنامەیاندانا کە کاتێک گەیشتنە شارەکان ئەبێت عەفویەکی عام دەربکرێت بۆ ئەو ئەوانەی کە لەگەڵ ڕژێمان بتوانن عەفو بکرێن بۆی کە میلەتەکەمان پەرتەوازە و تووشی شەڕی ناخۆ نەبێت بالفعل ئەوە تەطبیق بوو و مەنتیقەکان هەمووی ئازاد کرانەوە بۆ جەنابان تەبیعی ئاگادارن و دوای ئەوەش کە ئازاد بوو وردە جەنابی سەرۆک کەوتە ئەوەی کە بتوانێت ئیدارەیەکی سەربەخۆ دروست بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئیدارەی کوردستاندا لەبەرەوەی عێراق ئێرێ بەجێهێشت بوو هەموو دایرەکانی خۆی کێشایەوە بۆ ئەوەی کە ئەو فەراغی ئیدارەیە نەمێنێت ئەو بە سەرپەرشتی جەنابی سەرۆک قیادەی کوردی توانیان کە بەرنامەی هەڵبژاردن دابنێن و بۆ هەڵبژاردن کرا لە ساڵی 92 و پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو و دروست بوو میلەتەکەمان تەبێ هەناسەیەکی ئازادی و سەربەخۆیی هەڵبژی باقەت. ئەو کاتە کە تفازە بوو من تەبیعی لە عەلاقات بووم لە بانە و نیشوکارەکەشم لەگەڵ لەقی چوارە بوو منیش وەکو هەواڵانەی کە هاتمە خوارەوە و لێرە لە مەکتەبی ڕێخستندایانم لە مەکتەبی ڕێخستنی لەق و ئیشوکارەکانی من ڕێخستن بوو لە لەقا هەتاکو ساڵی 92 لە 92 کران بە مەسئولی ناوچەی پێنجون و ساڵێک لە منتقی پێنجون بووم دوای ئەوە گەڕامەوە ماوەیەک کران بە جێگری بەڕێوەبەری گومرکی سلێمانی لە دوای ئەوە من چوومە مەعهەدی کادران کرایەوە دەورەی مەعهەدی کادرانە بینی لە ساڵی 96 و بە پلەیەکی زۆر باش دەرچووم دوای ئەو کردیان بە مەسئولی ناوچەی قەراغ و لە 2000 کردیانم بە مەسئولی ناوچەی زانکۆی سلێمانی و تاکو ساڵی 2004 من مەسئولی ناوچەی زانکۆی سلێمانی بووم لە 2004 کردیان نەقلیان کردم بۆ دەستگای باڵای ئەیلول بووم بە ئەندامی دەستگای باڵای ئەیلول و مەسئولی ڕێخستن و ڕەوشەبیری و ڕاگەیاندنی ئەو دەستگای. من ئەندامی دەستگای باڵای ئەیلول بووم لە ساڵی 2004 بووم بە ئەندامی دەستگای باڵای ئەیلول و مەسئولی ڕۆشنبیری و ڕاگەیاندنی دەستگای باڵا تەبیعی تاکو لە 2004 و لێ بووم هەتاکو 2011 لە 2011 بووم بە مەسئولی ئەم دەستگایە کە دەستگای ئەیلول و گوڵانی سلێمانی ئەم دەستگایە تەبیعی کۆمەڵێک هەڤاڵی ئەیلولی تێکۆشەری ئەیلولیان هەیە لێ کە ئەندامی دەستگان لەوانە عێزالدینی مەلا سلێمان کە سەرلەقی شۆڕشی ئەیلول بووە کاک جەمالی حاجی حسێنی چوارتایی ئەمە مەسئولی ئیدارەی هێزی خەبات بووە حاجی فەریدون مەلا برایم ئەمە سەرپەلی شۆڕشی ئەیلول بووە مەلا عومەری مەلا ڕەشی تەبیعی ئەمە کادر بوو وەکو من لە شۆڕشی ئەیلول و عوسمانی مەلا ساڵح ئەمە سەرپەلی شۆڕشی ئەیلول بووە و کۆمەڵێک هەواڵی کەم تەبیعی هەمومان لێرە
بە ڕۆژانە یەک لێرە ئیش ئەەکەین و ئیشی و پێشمەرگانەی ئەیلول و گوڵانەکەین و ئیشەکانی ژەوەیە کە زیاتر پەیوەستن بە ئەو کێش و مشیلانەی کە لە بانقا بۆیان دروست دەبێت یاخود کێشەی گوهارستە کە کابرا خۆی ئەمرێت دواسەکەی هێت بۆ معاملات و یاخود بۆ بە ژێرەی ئیش و کارەکانی خۆیان وەکو مشکلاتانی کە هەیەە لەناو ئەیلول و گوڵانە کە بۆیان دروست دەبێت لە ڕۆژانە ئێمە لێرە چارەسەری ئیشەکانیان بۆ بکەین هەم لەگەڵ بەڕێوەبەتی خانشینی پێشمەرگە هەم لەگەڵ دەستگای باڵای ئەیلول و دوای دەوامیش تەبیعی ئەگەر تعزیەکە بێچین بۆ تعزیە سەردانی نەخۆشیەکە بێچین بۆ سەردانی نەخۆش